على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. گەیشتینە ئاەتی 238 سوورەتی بەقەرە کە ئەگەر دیقەتتان دابێتێ لە ئاەتەکانی پێشووتر خوای گەورە باسی تەلاق و جیابوونەوە و مامەڵەی ژن و مێرد و ئەوانە دەکا و دوای ئەو دوو ئاەتانەش جارێکی دیکە خوای گەورە دێتەوە سەر باسی تەلاق و دیسان جیابوونەوە. لە بینی باسکردنی بابەتی تەلاقدا خوای گەورە بابەتی نوێژی هێناوەتە گۆڕێ کە عولەما دوو قسەیان لەسەر کردو. هەندێکیان دەفەرمون خوای گەورە بۆیە نوێژی لە ناو ئاەتەکانی تەلاقدا باس کردووە تا هەمومان تێبگەین چۆن نوێژ ڕوکنی ئیسلامەتیە، واجبە بەو شێوازە نوێژ بکەین کە خوا واجبی کردووە لە سەرمان. پاشان عیبادەتێکە ئەگەر بە جوانی بیکەین خوای گەورە پاداشتمان دەداتەوە و ئەگەریش نەیکەین خوا سزامان دەدا. بە هەمان شێوە مامەڵەی ژن و مێردایەتی لەگەڵ یەکترکردن هەتا ئەگەر بگاتە ئەندازەی تەلاقیش، کاتی تەلاقیش تەوان پێویست دەکا چۆن لە نوێژێدا کەسەکان پابندن بە فەرمانی خواوە، بە هەمان شێوە دەبێت لە بابەتی زەواج و تەلاق و جیابوونەوەشدا مسلمانان پابند بن بە ئیسلام و بە یاساکانی خواوە. چۆن نوێژ نەکردن سزای لەسەرە، ئەو کەسەشی کە پابند نییە بە یاساکانی خوا هەتا لە کاتی تەلاقیشدا خوای گەورە بە هەمان شێوە سزای دەدا. قسەیەکی دیکە کە لەسەری دەکرێت دەڵێن تەلاق عادەتەن کارێکی قورس و گرانە. تەبەن هەم بۆ پیاوی کە ئافرەتی تەلاق دەدا حتمەن لەسەر دڵی قورس و گرانە، گرفت و کێشەی بۆ دروست دەبێ و هەمیش ئافرەت کاتێک کە تەلاق دەدرێ لەسەر دڵی قورس و گرانە. بۆی خوای گەورە باسی نوێژی هێناوەتە مەیدانێ بۆی تێبگەین کە ئەگەر هەر کاتێک دڵمان تون بوو، تووشی خەفەت بووین، تووشی ناڕەحاتی بووین، پەنا بۆ نوێژ ببین، چونکە بە نوێژ دڵی ئینسانی مرتاح دەبێت و ئینسان لەگەڵ خوای گەورەدا پەیوەندی دەبەستێت و دڵەکەی دەبەسترێتەوە بە خوای گەورە. بۆیە خوای گەورە لەو ئاەتەدا دەفەرمێت حافظوا على الصلوات والصلاة الوسطى. حافظوا يعني پارێزکاری بکەن على الصلوات ئەنجامدانی هەموو نوێژەکان، هەموو نوێژە فەرزەکان، بەڵام وەسەلاتی الوسطا بە تایبەتی نوێژی ناوەڕاست. نوێژی ناوەڕاست کە زۆرینەی عولەما دەفەرمون مەبەست پێی نوێژی عەسرە کە نوێژی عەسر تەبعەن وەسەتی نوێژەکانە لە بینی شەو و ڕۆژدا. بەیانی و نیوڕۆی لە پێشن، مەغریب و عیشا کە دەکەونە شەوێ لە دوایینی، بۆیە لە ڕووی طبعا شەو و ڕۆژەوە نوێژی عەسر بە نوێژی ناوەڕاست حیسابە. هەندێکیش دەفەرمون نوێژی ناوەڕاست نوێژی مەغریبە، چونکە کاتی کە خوا نوێژی واجب کردوون یەکەم نوێژ نیوڕۆ بووە کە جیبریل لەگەڵ پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم، دووەم عەسر بووە، سێمیان مەغریب بووە، مەغریب کەوتۆتە ناوەڕاستێ. بۆیە هەندێک لە عولەما بە نوێژی مەغریب تەفسیری دەکەن، بەڵام قسە زۆرتر لەسەر نوێژی عەسرە کە نوێژی عەسر لە حەدیثی کەشدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت مەشغوڵیان کردین، لعنەتی خوایان لێبێ، طبعا لە جەنگی ئەحزابدا سەرقاڵیان کردین و وایان لێکردین کە نوێژی عەسر لە کاتی خۆیدا نەکەین. و حەدیثمان هەیە طبعا ئەو کەسەی کە نوێژی عەسر لە کاتی خۆیدا دەکات طبعا نیشانەی ئیمانداریە، و ئەوەی کە نوێژی عەسر دوا دەخات و نزیکی دەخاتەوە لە مەغریبێ سیفەتی ئینسانە منافق و دووڕوەکانە. بۆیە طبعا هەموو نوێژەکان لە کاتی خۆیدا بکرێن باشە، بەڵام عەسر ئەگەر لە هەمویان زۆرتر تەئکیدی لەسەر کراوەتەوە، چونکە گەرمەی سەرقاڵی و مەشغەڵەت و ئیشە ئەگەر ئینسان لەو کاتەدا خوای لەبیر بێت و لەگەڵ خوادا پەیوەندی ببەستێ، بێگومان نیشانەی ئەوەیە کە دڵی لەگەڵ نوێژەکاندا تێکەڵا. حافظوا على الصلوات والصلاة الوسطى. خوا دەفەرمێ پارێزکاری بکەن لە ئەنجامدانی نوێژەکان هەر هەمویان، والصلاة الوسطى و بە تایبەتی ئاگاتان لە ئەنجامدانی نوێژی ناوەڕاست نوێژی عەسر بێ. وقوموا لله ڕاوەستن بە پێوە لە کاتی ئەنجامدانی نوێژدا بۆ خوا. چۆنش ڕاوەستن؟ قانیتین، بە ئەو پەڕی ملکەتی، بە ئەو پەڕی گوێڕایەڵی، بە ئەو پەڕی دڵ ئاگا لێبوونەوە کە
كصحابة دفرمون تا أو آياتها نهات بويا خواري إما لناو نوێژەکانیش دا قسەمان لەگەڵ یەکتری دەکرد سەلاممان لە یەکتری دەکرد جوابی سەلاممان دەدایەوە بەڵام کە ئەو ئاياتە هاتە خوارێ تەواو تەمان لەناو نوێژدا جگە لەو شتانەی کە بەشێکن لە نوێژێ هیچ قسەیەکی دیکەمان نەدەکرد و نەدەگوت حافظوا على الصلوات والصلاة الوسطى پارێزکاری بکەن لە ئەنجامدانی نوێژە فەرزەکان والصلاة الوسطى بتايبتي پارێزکاری لە ئەنجامدانی نوێژی ناوەڕاست و عەسر بکەن وقوموا لله يعني ڕاوەستن بە پێوە بۆ ئەنجامدانی نوێژەکان تەمەن ڕاوەستان بە پێوە ڕوکنە هەر کەسێک توانای هەبێ بە پێوە ڕاوەستێ بە هیچ شێوەیەکی بۆی نییە نوێژە فەرزەکان لەسەر کورسی یا بەدانیشتنەوە بکە نوێژی فەرز بەڵام لە نوێژی سونەتدا تەبعاً ئینسان ئەگەر تواناشی هەبێ هەر دەتوانێت بەدانیشتنەوە بیکە بەڵام هەمیشە تەمان بۆ سونەتەکانیش نوێژێک کە بە پێوە دەیکەی خێرەکەی دوو ئەوەندەی نوێژەکە کە بەدانیشتنەوە دەیکەی بەبێ عوزر قانیتین خوا دەفەرمێ بە ئەو پەڕی ملکەتی وەقوموا لله ڕاوەستن بۆ خوا لە بەرامبەر خوادا بە ئەو پەڕی ملکەتی و گوێرایاڵی ئەی فەئین خفتم ئەگەر ترستان لەسەر بوو لە کاتی ترسدا نوێژ بکەین یان نەیکەین با لە هیچ حاڵەتێکدا و هەتا لە گەرمەی شەڕیشدا ئەو کاتێک کە شەڕە شمشێریش بووە هیچ ئیماندارێک عوزری نەکردنی نوێژی نەبوو ها بۆ معلوماتان هەتا دواخستنی نوێژیش عوزری نییە ئیلا ئەو نوێژانەی کە مەجالی جەمعیان هەیە بەیەکەوە تەبیعیە تەبەن نوێژی نیوڕۆیە مەجالی تێدا ئەگەر عوزرت هەبوو جەمعی کەی لەگەڵ عەسر بەڵام دوای عەسر بە نمونە بە هیچ شێوەیەکی نوێژی عەسر لەگەڵ مەغریب تێکەڵ ناکرێ بۆیە ئەگەر نوێژی عەسر کاتی هات هەر عوزرێکت هەبێ هەر عوزرێکت هەبێ هەر سەرقاڵیەکت هەبێ عوزر نییە لای خوای گەورە بیانون نیە بۆی نوێژەنەکەی هەتا ئەگەر لە مەیدانی شەڕدابی و دوژمنەکەت بەدواتەوە بێت و شمشێری لەسەر سەری ڕاگرتوی دەبێت نوێژەکەی هەر بکەیت بۆیە خوا دەفەرمێ فەئین خفتم ئەگەر ترستان لەسەر بوو ئەوە دەکرێت فەریجالەن عنی بە پێ لە کاتی ڕۆیشتندا لە کاتی ڕۆیشتنی بە پێیاندا نوێژەکەی بکەن یعنی ڕاژ مۆستن هەر لە ڕۆیشتنەکەیدا نوێژەکەتان بکەن مەجای ڕاوەستان و ڕکوع و سوزدەت نەبوو تەبیعیە هەر بە ڕۆیشتنەوە بە ئیشارەت و ئاماژە ڕکوع ببە سوزدە ببە هەستەوە دانیشە نوێژەکەت بەردەکەوێت ئەو ڕوکبانە یا ئەگەر سواری وەڵاخ و وشتر و ئەسب بوو یان ئێستا ئەگەر ئینسان لە ناو تایارە و سایارەشدا بوو کاتی نوێژێ بوو بە مەرجێک ئەو نوێژە مەجای پێشخستن و دواخستنی نەبوو بە هیچ شێوەیەکی عوزر نییە نوێژنەکەی بەڵام خوا ڕێی داوە بەدانیشتنەوە بیکەی بە پێوە بیکەی ڕوود لە ڕاست بێ لە چەپ بێ لە قیبلە بێ یا لە قیبلە نەبێ توانای سوزدەبردن و ڕوکوع بردنت هەبێ یان نەبێ توانای خوێندنی فاتیحا و ذیکرەکانت هەبێ یان نەبێ گرنگەوەیە نوێژێک ئەگەر مەترسی چوونی لەسەر بوو بە هەر جۆرێک لە جۆرەکان کە بۆت دەکرێت دەبێ بیکەی هەتا ئەگەر دەستنوێژت پێ هەڵنەگیرا تێموم دەکەی تێمومت پێ هەڵنەگیرا بە ئیشارەت تێموم دەکەی ئەوەت پێ نەکرا بەس بە سەریشت پێ نەجوڵا هەتا ئەگەر ئینسان بگاتە ئەو ئەندازەیەش تەنها عەقڵی ئیشێ بکە بە حرەکەی چاو بە حرەکەی مێشک دەکرێت نوێژەکەی بکەی نوێژەکەت قبوڵە بەڵام نەکردنی نوێژ بە هیچ شێوەیەکی نییە فإن خفتم فرجالا أو ركبانا أجر ترستان لسربو فرجالا عند لكاتي رويشتن ببيان نوێژەکەتان بکەن بەبێ وی ڕاوەستن ئەو ڕوکبانە یا ئەگەر سواری ئەسپ و وەڵاخ و ئەوانە بوون نوێژەکانتان بە سواری ئەسپ و وەڵاخەکان بکەن ڕاژمەوەستن ڕکوع و سوزدەشتان ئەگەر پێ نەبردرا هەر ئاساییە ئەدی فەئیذا ئەمینتم ئەگەر کەوتنەوە ئارامی و ئاسوودەی و ترسەکە نەما فاذكروا الله یادی خوا بکەن یعنی نوێژەکانتان ئەنجام بدەن کەما علەمەکم بەو شێوەی کە خوای گەورە ئێوەی فێر کردووە ما لەم تەکونوا تعلەمون کە ئێوە پێشتر شێوەی ئەنجامدانی ئەو نوێژانەتان نەدەزانی خوای گەورە فێری کردن خوا چۆنی فێر کردوون لە حاڵەتی تەبیعیدا ئاوا نوێژەکان بکەن یعنی بە پێوە ڕکوع ببە سوزدە ببە ئەو شتانەی کە خوای گەورە واجبی کردوون و ئەو شێوازەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی پێ کردووە لە حاڵەتی تەبیعیدا دەبێت بەو شێوازە نوێژ بکەین بەڵام ئەگەر عوزرت بۆ دروست بوو هەر عوزرێک ڕێی لێگرتی نەتوانی نوێژەکەی وەک خۆتکەی چۆنت پێکرا تەمەن ئاوا نوێژەکەی دەکەی و خوای گەورەش قبوڵیەتی فإن خفتم فرجالا أو ركبانا أجر ترستان لسر بو
بە پیادە ڕۆیشتن نوێژەکانتان بکەن ئەو ڕوکبانە یا بە سواری وەڵاخ و ئەسپ و سارە و تایارەکانتان فەئیذا ئەمینتم ئەگەر کەوتنەوە ئاسوودەیی و ئارامیش ئێستاش تەبەن هەمان ئەوەی ڕوکبانەکە لە سارەی دای بنمونە لە سلێمانی بێەوە بنمونە گەر لە سارەیەکی دابی بۆت ڕانەگرێ هەر لە ناو سارەیدا با پشتیشت لە قیبلەی بێجاری وا هەیە ڕوت دەکەوێتە قەبلەی پشتت تەنیشتت کەلەکە تەبیعیە هەر لە نوێژی خۆتەوە لە شوێنی خۆتەوە دای بەستێ چەندە بۆت کرا ڕوکوع و سوزدە ببە نوێژەکەت قوبوڵە و ئاساییە یا ئەو کاتێک لە ناو تارەی دایجاری وا هەیە کاتێک دەچێ ناو تارەی بە نمونە لەوانەیە مەجالی ئەوەی نەبێ نوێژەکەی جەمعەکەی و تا ئەو کاتەش نوێژەکەت دەچێ ناگەیە شوێنی خۆت چونکە هێندێک جار لەوانەیە 5 دقەی بمێنێ من حاڵەتە بەسەر هاتووە 5 دقەی دەمێنێ بۆ نوێژی بیانی سوار دەبی بە نمونە ڕێگاکەش 2 ساعاتە 3 ساعاتە بە نمونە خۆت و هەرچیەکەی ناتوانانی دابەزی ناچاری لە ناو تارەیدا تاوان نوێژەکەی بکەیت ڕوود لە هەر شوێنێکە مشکلە نییە چۆن سوزدە و ڕوکوعی دەبی گرفت نییە گرنگەوەی بیکەیت فەئیذا ئەمینتم بەڵام ئەگەر کەوتنەوە ئارامی و حاڵەتی طەبیعی و ئاسایی فەذکروا الله یادی خوا بکەن یعنی نوێژەکانتان ئەنجام بدەن کەما علەمەکم هەر بەو شێوەیە کە خوا ئێوەی فێر کردووە ما لەم تەکونوا تعلەمون کە ئێوە نەتان دەزانی پێشتر بەو شێوازە نوێژ بکەن والذین یتوفون منکم ئەو جار دێتەوە سەر باسی تەلاق دەفەرمێت ئەو پیاوانەی کە وەفات دەکەن لە ئێوە والذین یتوفون منکم ئەوانەی کە دەمرن لە ناوتاندا ئەوە یەک وەیەذەڕونە ئەزواجن لە پاش خۆیان بەجێ دێڵن هاوسەران چ دەکەن ئەو پیاوانە کە خەریکن دەمرن یا دەزانن دەمرن وەختی مرنیان هاتوویان لە نەخۆشی سەرەمەرگدانە وەصیەتەن لئەزواجهم وەسێت دەکەن بۆ هاوسەرەکانیان پێیان دەڵێن چی پێیان دەڵێن مەتاعن إلى الحول مەتاعن ئەو خێزانانەمان بە کەسوکاریان دەڵێن وەسێت بێ ئەو خێزان و ئەو ژنانەم بۆ بەخێوکەن و مەسرفیان بکێشن لە ماڵەکەی من پێشەوەی ماڵەکەی دابەشکەن 1 ساڵ غەیڕە ئیخراج وەلەو شوێنەش کە تێیدانە دەری مەکەن خۆی لە ئەسڵدا پیاو کە مرد خانوەکەشی کە خێزانەکەی تێدایە دەبێتە میرات وایە ئەو میراتە بەشێکی بۆ خێزانەکەیەتی بەشێکی بۆ منداڵەکانیەتی داک و بابی هەبن بەشێکی بۆ داک و بابیەتی بەڵام ئەگەر وەسێتی کردبوو پیاوەکە وەسێتی کردبوو بۆ کەسوکارەکەی پێی گوتبوون خێزانەکەم دەرمەکەن تا 1 ساڵ بیژێنن بە ماڵی من یعنی پێش ئەوەی میراتەکەی دابشکەن و لێشی گەڕن با لەو شوێنەی خۆیدا بمێنێتەوە ساڵێک ئەوە تەبەن کارێکی باش و چاک ئەی فەین خەرەجنا ئەی ئەگەر ژنەکە دوای وەسێتەکەی بەویستی خۆی ڕۆیشتە دەرێ بەبێ ئەوەی کەس دەریکا فەلا جوناح عەلەیکم ئێوە گوناهتان ناگاتێ فيما فعلن في أنفسهن لو كاري كجنكان ديكن بو خويان ببي توبزي ليكردن من معروف لشت باشكان ولا كار باشكان جا معروفك أويك ماڵی مێردەکەی پێشووی بەجێ دێڵێ دوای 4 مانگ و دەڕۆژەکەی یان خۆی حازر دەکات و خۆی ئامادە دەکات بۆ شوکردنەوە و بۆ مێردکردنەوە هەر کامێک لەو کارانە بکە ئەگەر سنووری شەرع نەبەزێنێ گوناه نە لەسەر ژنەکەیە نە لەسەر کەسوکارەکەشیەتی والله عزیز حەکیم خوای گەورە باڵا دەست و دانایە بەڵام یەک پرسیار تەوان دەرسی ڕابردوو گوتمان ئەو ئافرەتەی مێردی دەمرێ عیدەکەی چەندە 4 مانگ و 2 ڕۆژ لێرەش دەڵێ ئەو پیاوانەی دەمرن وەسێت بۆ ژنەکانیان دەکەن کە 1 ساڵی لە ماڵی نەچنە دەرێ چۆن ئەو ئاەتانە بەیەکەوە بگونجێنین لە شوێنێک دەڵێ 1 ساڵ تەوان بەپێی ئەو ئاەتەی بێ عیدەی ئافرەتی مردوو ساڵێکە وایە بەپێی ئاەتەکەی دیکە بێ ئافرەتی مێرد مردوو عیدەکەی 4 مانگ و 2 ڕۆژە بێ یەک چۆنیان بەیەکەوە نەوە لە کنیەتی دەڵێ لە ماڵەکەی دەری مەکەن ئەگەر نەگو ئەگە سوی کردە آخر لێ دەڵێت تا 4 مانگ بوو 2 ڕۆژی تەوان بۆینی هیچ کا وایە
لێرە دەڵێت 1 ساڵ چۆن ئەزا پیاوە مردووە ئاخرەوە مردووە آخر مردووە ئێزا لێرە دەڵێ ساڵێک لەوەکێکە دەڵە 4 مانگ و 2 ڕۆژ چۆن ئەو دوو ئاەتانە تەفسیرکەین بە دوای یەکدا هاتوون تۆزێک بۆی چووی ئەوەی تۆ تەوان ئەو ئاەتە دوو قسەی لەسرە بۆ معلوماتان یەکەم هەندێک لە عولەما ئێستا بابەتی نەسخ و مەنسوخ ناسخ و مەنسوخ لە قورئانەدا ئەگەر هەبێ هەندێک ئاەت نەسخ بوو بنەوە زۆرێک لە عولەما دەفەرمون ئەو ئاەتە مەنسوخە ئەو ئاەتە پێش ئاەتەکەی دیکە هاتۆتە خوارێ با لە تەرتیبیشدا لە دوایە بێ دەڵێن سەرەتا ئەوە قسەی بەشێک لەو عولەمانەی کە دەڵێن نەسخ لە قورئانەدا هەیە دەڵێن ئەو ئاەتە مەنسوخە ئێستا ئیشی پێ ناکرێ دەڵێن سەرەتا عیددەی ئافرەتی مردوو 1 ساڵ بوو مردی هەبە یعنی منداڵی هەبایە نەبایە دەبووە تا ساڵێکی بەوەسێت ئەو ئافرەتە لە ماڵەکەی خۆیدا هەم بەخێو بکرێ حاڵین دەی و هەمیش نەچێتە دەرێ مردی نەکاتەوە تا ساڵێک بەسەر دەچێت ئەوە ئەگەر بڵێن منسوخە دەڵێن بڵێ سەرەتاوا بوو بەڵام ئێستا ئەو ئاەتە ئیشی پێ ناکرێ ئیش بەو ئاەتەی دەکرێت کە 4 مانگ و 2 ڕۆژەکەیە حاڵێ طبعا هەندێک لە عولەماش هەندێک لە زانای تازەش دەڵێن نەسخ هەر نییە هیچ ئاەتێک لە قورئانەدا نەسخ نەبووتەوە ئەو کاتە دەڵێن چی چۆن تەفسیریکەین دەڵێن ئافرەت دوو اختیاری لەبەردەستە وایە وەکو واجب ئەوەی ڤیان خان گوتی بۆی چوو تۆزێک ئەوەی واجبە و فەرزە لەسەری بریتە لە چی لەوەی کە بە ناچاری حتمەن دەبێت 4 مانگ و 2 ڕۆژی لە شوێنی خۆی بمێنێتەوە و هیچ نیشانەیەکی حەز و مەیل هەبوون بۆ شوکردنەوە و مێرکردنەوەی پێوە دیار نەبێت ئەوە وەکو واجب وازحە دوای 4 مانگ و 2 ڕۆژەکەی دەکرێت ئەو ئاەتەی ینی تەطبیقکە ئەگەر پیاوەکە وەسێتی کردبێ باشتر وایە ئافرەتەکە تا ساڵێکی لە ماڵەکەی خۆیدا بمێنێتەوە و تا ساڵێکی شوونەکاتەوە و تا ساڵێکیش نیشانەی ئەوەی پێوە دیار نەبێت بۆیە ئەو کاتە دەکرێت بڵێن دوو حکمن حکمێکیان واجبە ئەوەی کە 4 مانگ و 2 ڕۆژەکەیە دەکرێت بڵێن حکمێکیان پەیوەندی بە وەسێتی پیاوەکەیەوە هەیە و هەروەها بەوەوە هەیە کە ئایا ئافرەتەکە ئامادەیە وەسێتی پیاوەکەی جێبەجێکە یا جێبەجێنەکە کە بێ گومان واجب نییە لەسەری ئەگەر پیاوەکە وەسێتی کردبوو تەوان تا 4 مانگ و 2 ڕۆژی ناچارە وەسێتەکەی جێبەجێکە بەڵام دوای 4 مانگ و 2 ڕۆژەکەی ئەگەر حەزی لێ بوو ویستی لەسەر بوو دەتوانێت بچێتە دەرێ بۆی ئاەتەکە بڵێن نەسخ بۆتەوە یان نەسخ نەبووتەوە هیچ لە بابەتەکەی ناگۆڕێوە حاصل ئافرەت تا 4 مانگ و 2 ڕۆژی بە مطلقی و بەڕەهایی بۆی نەمێردی بکاتەوە وایە بەڵام ئەگەر ئافرەتێک لە ماڵی مێردیدا بمێنێتەوە و کە سوکاری مێردەکەی لە 4 مانگ و 2 ڕۆژ زیاتر بەخێویکەن ئەنی ماڵەکەی میراتەکەی دابەش نەکەن تا 1 ساڵی لە پارەی مێردەکەی ئەو ژنەی بەخێوکەن و ناچاری دەرکردنی نەکەن ناچاری نەکەن لە ماڵەکەی دەرچێ ئەویان باشترە و چاکترە واضحە والذین وەکو چاک دروستە وەکو ئەگەر هیچ میراتگرێک چاوی تێوە نەبێ کارێکی زۆر باشیشە فەضل و ڕەچاوکردن و مڕاعاتی ئەو ئافرەتەیە بێگومان شتێکی زۆر باشە بەڵام وەکو بۆ هەبوون بۆیان هەیە دابەشیکەن بەڵام ئەگەر کە هیچ میراتگرێک چاوی لەو ماڵەیەوە نەبێ بێگومان تەوان ماڵی لێ تێک نەدرێت چاترە والذین یتوفون منکم ئەو پیاوانەی دەمرن لە ئێوە ويذرون أزواجا بجێ دێڵن لە دوای خۆیان هاوسەر وەصیەتەن لئەزواجهم يعني باش وایە وەسێت بکەن بۆ خێزانەکانیان کە مەتاعن إلى الحەول کە ئەو ئافرەتانەیان بۆ بەخێو بکەن يعني نان و خواردن و شوێنیان پێ بدرێ إلى الحەول تا ساڵێک غەیڕە ئیخراج کەسیش لە شوێنی خۆی ئەو خێزانانە دەرنەکە بەڵام فإن خرجنا ئەگەر بەویستی خۆیان ها بەبێ ناچارکردن ڕۆیش نەدەرێ فلا جناح عليكم ئێوە کەس و کاری پیاوە مردووەکەی گوناهتان ناگاتێ فيما فعلن في أنفسهن من معروف لەو کارانەی
کە ژنەکە لە ناخی خۆیدا بەویستی خۆی ئەنجامیان دەدا لە کارە باشەکان والله عزیز ئەوە هەڕەشەیە تەوان یعنی خوای گەورە باڵا دەستە ئەگەر ئەمری خوا جێبەجێ نەکەن خوای گەورە دەتوانێت سزاتاندا و عقوبەتاندا و حەکیم خوای گەورە بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدا وللمطلقاتی بۆ ئافرەتە تەلاق دراوەکانیش هەیە مەتاع بالمعروف پێیان بدرێ ماڵێکی دنیایی کەلوپەلێکی دنیایی بە شێوەیەکی باش و چاک کە پێشتر تەفسیرەکەی پێشووتر گوتمان دەوڵەمەند بەقەدەر دەوڵەمەندیەکەی و وایە فەقیر بەقەدەر فەقیریەکەی خوای گەورە بۆ دووپاتی کردوتەوە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەکی ئەو حەقی ئافرەتانە فەرامۆژ نەکرێت چونکە تەلاق لەسەر دڵی ئافرەتەکەی قورسە ئەگەر مارەی بۆ دیاری کرابوو نیوەی ئەو مارەیەی کە لەسەری مارەکراوە بەمەرجێک نەگوازرابێتەوە تەبان نیوەی مارەیەکەی پێدەدرێت ئەگەر مارەی بۆ دیاری نەکرابوو نەشگوازرابوویەوە پارەیەکی مادی پێدەدرێ دەوڵەمەند و فەقیر هەریەکەی بەپێی توانای خۆی ئەگەر گوازرابوویەوە تەوان هەرچی لەسەری مارەکراوە ها بە حازر و قەرزەوە هەر هەمووی دەبێت پێ بدرێت و هەر هەمووشی دەکەوێت وللمطلقاتی بۆ ئافرەتە تەلاق دراوەکان دیاری کراوە و خوای گەورە واجبی کردووە مەتاع ماڵی دنیا و کەلوپەلی دنیایان پێ بدرێ بە شێوەیەکی چاک حقا على المتقين ئەوە ئەرکێکە لەسەر پارێزکاران كذلك بەم شێوەیە يبين الله لكم آياته ڕوون دەکاتەوە بۆ ئێوە خوای گەورە بەڵگە و نیشانەکانی خۆی لعلكم تعقلون بە ئومێدی ئەوەی ئێوە ژیر بن عقلتان لەگەڵی بەکاربێنن كذلك هەر بەم شێوەیە يبين الله لكم ڕوونی دەکاتەوە بۆ ئێوە خوای گەورە یاسا و ڕێسا و دەستور و نیشانەکانی خۆی لە بابەتی تەلاق و جیابوونەوەدا لعلكم تعقلون بە ئومێدی ئەوەی کە ژیر بن دا ئەگەر دیقەت دەینێت طبعا خوای گەورە ئەگەر یاسای بۆ دانابین لە حاڵەتی تەلاقدا پێوە پابند بی وایە ئەدی لە حاڵەتی ئاساییدا بێگومان خوای گەورە طبعا یاسای ورتریشی داناون ئەگەر لە حاڵەتی تەلاقدا پیا و بۆی نەبێ غەدر لە خێزانەکەی بکە لە ژنەکەی بکە بێگومان ئەو کاتەش طبعا وایە کە لە کنیەتی هەر نابێ غەدری لێکە بۆ ولا تەنسەو الفەضلەی باس کرد خوای گەورە ئەگەر ژن و مێرد لە کاتی جیابوونەوەدا بۆیان نەبێ عیب و عاری یەکتری بڵێن و باسی خراپە و خراپەکاری یەکتری بکەن ئەو کاتەی کە بەیەکەونا بەبێ گومانی هەر بۆیان نییە بەم شێوەیە خوای گەورە ڕوونی دەکاتەوە بۆ ئێوە بەڵگە و نیشانەکانی خۆی بۆ ئەوەی ژیر بن تێبگەن عەقڵ بن ئەو جار دەفەرمێت ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم ئایا سرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەتزانیوە نەتبیستووە إلى الذين دەنگ و باسی ئەوانەی کە خرجوا من ديارهم ڕۆیشتنە دەرێ لە ئاوەدانیەکانیان وهم ألوف لە کاتێکدا ژمارەیان هەزاران بوو هەزاران جاهێن دەگەل دەفەرمونون 4000 کەس بوون دەگە دەفەرمونون تا 7000 کەسی ڕۆیشتون حەذەڕ المەوتی لە ترسی مردن ئەو بەسەرهاتەکەی بووە دوای موسا سەلامی خوای لەسەر بێ طبعا لە بینی موسا و عیسایدا زۆرترین پێغەمبەر هاتۆن ها دوای موسای پێشەوەی عیسا بێ لەو بینەیەدا خوای گەورە بە سەدان پێغەمبەری ناردووە هەر هەموو پێغەمبەرەکان ئیشیان ئەوە بووە ئەو تەوراتەی کە بۆ موسا هاتووە هەمان تەورات بگەێنن بە خەڵکی دیکە لەو سەردەمەیدا لە بینی موسا و عیسایدا ئاوەدانیەک هەبووە کە خوای گەورە پێغەمبەرێکی لە ناودا ناردوون جا دوو قسە هەیە لەسەر ئەو ئاەتە هێندێک دەفەرمونون ئەو ئاوەدانیە تووشی نەخۆشی تاعون هاتوون حاڵێ تاعون ئەو نەخۆشەی کە لە یەکگرتنەوە هەیە لە یەکتری خەڵک دەیگرێتەوە ئەو خەڵکە ترسیان لێ نیشتووە بۆ ئەوەی نەمرن هەر هەمویان ئاوەدانیەکانی خۆیان چۆڵ کردووە بەجێهێشتووە بەڵام لە ترسی ئەوەی نەمرن پێیان وا بوو ئەگەر لە ئاوادانیەکەی بچنە دەرێ نامرن هێندێکی کە دەفەرمونون دوژمنێک هاتۆتە سەریان بۆ ئەوەی ئاوادانیەکەیان داگیرکە پێغەمبەرەکەیان سەلامی خوای لەسەر بێ داوای لێکردوون ڕوبەڕووی دوژمنەکانیان ببنەوە و جیهادکەن بەڵام خیرەتی جیهادکردنیان نەبووە لە ترسی ئەوەی نەمرن شەڕیان نەکردووە ڕێک ئاوادانیەکەیان بۆ دوژمنەکانیان چۆڵ کردووە کە چۆڵیان کردووە تەمان خوای گەورە هەر هەموو کەسەکانی جا 4000 کەسە یا 7000 کەسە گرنگەوەی دەفەرمێ وهم ئولوف یعنی هەزاران تەمان لە 3000 زیاترە هەر هەزاران کەس بوون ژمارەیان
ئەو هەزاران کەسێ ئەگەر ڕوبەڕووی دوژمنەکانیان بووبانەوە تەمەن ئەو پەڕی چەند کەسێکیان لێ دەکوژرا لەوانەیە کەسیش نەکوژرا بە ئەگەر بە نەخۆشیەکەی مردبانە خۆ نەخۆشی هەمووان ناکوشێ ئەو پەڕی چەند کەسێکی دەکوشێ بەڵام خوا ئەو جارەی هەر هەمووی بێ کۆمراندن بۆی ئینسان حاڵی ببێ ئینسان تێبگا کە مردن هەڵاتنی لەبەر ناکرێ ترسنۆکی غیرەتی ئینسانی تەمەنی ئینسانی درێژ ناکە تۆ حەق بڵێ یا بەغیرەتبی تەمەنت کەم نابێ وایە بەوەش کە ترسنۆکی تەمەنت درێژ نابێ بۆیە خوا دەفەرمێت ئەلەم تەڕە ئیلە خۆ پێغەمبەر نەیدیوە طبعا ئەو تەڕەیە بەمانە عەلیمەیە نەتزانیوە پێت نەگەیشتووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم إلى الذين خرجوا دنگو باسی ئەوانەی کە ڕۆیشتنە دەرێ من دیارهم لە ئاوەدانیەکانیان بۆ ڕۆیشتنە دەرێ حەذەڕ المەوت لە ترسی مردن وهم ألوف عافو پێشتر شمارەیان هەزاران کەس دەبوو ڕۆیشتنە دەرێ حەذەڕ المەوت لە ترسی مردن فقال لهم الله خوای گەورە پێی گوتن موتوا دەی هەمووتان بمرن بەڵام ثم پاش ماوەیە کە مفسرین دەفەرمون هەشت ڕۆژ هەموو خەڵکەکە بە مردووی مردنی حەقیقی طبعا مانەوە و هەموو ئەو حاڵەتانەیان بینین کە کەسێک دەمرێ بە یەکجاری دەمرێ لە ژیانی بەرزەخی چاویان پێکەوت ئەو جار ئەحیاهم خوای گەورە زیندوی کردنەوە جا هەندێک دەفەرمون هەر خوا ویستی خۆی وابوو زیندویان کاتەوە هەندێک دەفەرمون بە دوعای پێغەمبەرەکەیان خوای گەورە زیندوی کردنەوە هەر چۆنێکی بێ طبعا دوشتی فێری ئەو قەومەی کرد یەکەم کە مردن ئینسان ناتوانێت لەبەری هەڵێ لە هەر شوێنێک بی ئەگەر کاتی مردنێت هات بە نەخۆشی بە یا بە ساغی بێ خوای گەورە دەدمرێنێ دووهەمیش ئەوان ئیمانیان زەعیف بوو لەسەر زیندوو بوونەوەی خوای گەورە بە حەقیقی مردنی پیشاندان زیندوشی کردنەوە بۆ ئەوەی گومانیان لە زیندوو بوونەوە لە دوای مردنێ نەبێ فقال لهم الله موتوا خوای گەورە پێی گوتن بمرن ثم أحياهم پاشان زیندوی کردنەوە إن الله لذو فضل على الناس بێگومان خوای گەورە لذو يعني خاوەنی فضل چاکە و بەخششە على الناس بەسەر خەڵکیەوە ولكن أكثر الناس بەڵام زۆرینەی خەڵکی لا يشكرون سوپاسگوزاری ئەو نیعمەتانە و ئەو چاکانە و ئەو فەضلانە ناکەن کە خوای گەورە لەگەڵی کردوون ئەگەر سەیری کەنەوە ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم ئایا سرنجی ئەوانەت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە ڕۆیشتنە دەرێ لە ئاوەدانیەکانیان وهم ألوف کە ژمارەیان هەزاران کەس دەبوو حەذەڕ المەوت لە ترسی مردن فقال لهم الله خوای گەورە پێی فەرمون موتوا بمرن ثم أحياهم پاشان هەمووی زیندوو کردنەوە إن الله لذو فضل على الناس بێگومان خوای گەورە خاوەنی بەخشش و چاکەیە لەگەڵ خەڵکی ولكن أكثر الناس لا يشكرون بەڵام زۆرینەی خەڵکی سوپاسگوزاری نیعمەتەکانی خوا ناکەن وقاتلوا في سبيل الله بجەنگن لە پێناوی خوادا ئەی ئیماندارینا ئەی مسلمانینا واعلموا بزانن أن الله سميع عليم بێگومان خوای گەورە سەمیعە قسەکانتان لە بیستێ ئەنی ئەگەر لە کاتێکدا فەرمانی جیهادکردن و شەڕکردنتان بەسەر دادرا ئەگەر قسەیەکی نابەجێ بکەن و ناڕازی بن خوای گەورە قسەکەتان لەسەر دەنووسێ علیم خوای گەورە ئاگای لە نیەتی دڵیشدا بەکام نیەتەی جیهاد دەکەی و شەڕ دەکەی وقاتلوا في سبيل الله بجەنگن ئەی ئیماندارینا ئەو بۆ ئێمەیە طبعا بۆ باسی بەنو ئیسرائیلیەکان نییە لە پێناوی خوا بەڵام وایە کە دەجەنگی و شەڕ دەکەی بانیەتەکەت بۆ خوا بێ بەڵام واعلم و بزانە أن الله سميع عليم خوای گەورە بیسەری قسەکانتانە و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە ئەوجا دەفەرمێ من ذا الذي کێیە ئەو کەسەی کە يقرض الله ئامادەیە قەرز بدا بەخوا بە قەرضا حەسەنە بە قەرز پێدانێکی جوان ئەو قەرز دان بەخوا یعنی بەخشین لە پێناوی خوا بەبێ ئەوەی لە کاتی بەخشیندا هیچ مەبەستێکی دیکەت هەبێ ئەوە یەک و بەبێ ئەوەی لە کاتی بەخشیندا منەت بەسەر ئەو کەسەی دابکەی کە پێی دەبەخشی بەبێ ئەوەی لەکن هیچ کەسێک باسی ئەو کەسەی پێی کە پێت بەخشیوە تووشی ئەزیەتی کەی ئەگەر کەسێک لیلا و فیلا ماڵی بەخشی بە کەسێکی فەقیر وەک ئەوەی وایە ماڵەکەی دابێت بەخوا خوای گەورەش ئەو ماڵی بە قەرز لە تۆ وەرگرت بێ بەڵام چۆن دەداتەوە خوا چەندەت پێدا هەر ئەوەندە دەداتێ بێگومان نا
من ذا الذي يقرض الله قرضا حسنا چێ ئەو کەسەی کە ئامادەیە قەرز بدا بەخوا بە قەرضەن حەسەنە بە قەرز پێدانێکی جوان یعنی چێ ئامادە بێ ماڵی خۆی ببەخشێ لە پێناوی خوادا بە شێوەیەکی جوان یعنی نیەتەکەی بۆ خوا بێ و منەت و ئازاری ئەو کەسەش نەدا کە ماڵەکەی پێبەخشیوە فەیضاعفەه تا ئەو فائە پێی دەوترێت فائی سەبەبی تا بەهۆی ئەوەیەوە بەهۆی ئەو ماڵی کە بەخشیوتە فەیضاعفەه له خوای بۆی چەند ئەوەندە لێ بکاتەوە فەیضاعفەه بۆ ئەوەی خوا چەند بارە چەند قاتی کاتەوە بۆی بە ئەضعافەن کەثیرە بە چەندان ئەوەندەی زۆر جا دوایە دەیگەینێت طبعاً خوای گەورە تەشبیهی سەدەقە دەکا ماڵێک دەکا کە لە پێناوی خوای گەورەدا بەخشیوتە بە دنکە گەنمێک دنکە گەنمێک دەخەیە بن عەرزی چەند گوڵی دەڕوێنێ لای کەمی حەوت هەر گوڵەی چەند دنکی تێدایە سەد لای کەمی ها لای کەمی ها لە حاڵەتێک طەبیعیدا ئەگەر یەک دنکە گەنمی ئاسایی وشک بێنە بیخە بن عەرزێ ئەگەر زەویەکە زەوی بێت تەوان زەوی زراعی بێ یەک دنکە گەنم دەبێتە حەوت گوڵ بۆیە زۆر جار ئەوانەی زراعە توشتی دەکەن دەڵێن یەک بەدەی بڕیوە یەک بەدەی یعنی یەک تەنەکە بۆ بە دەتەنەکە هەندێک جار دەبێتە یەک بە 20 هەندێک جار دەبێتە یەک بە 30 یەک بە 100 هەیە لە حەسەنات و چاکەشدا کە ئینسان دەیکا لەگەڵ خوای هەمان نیزامەها جاری وایە یەک دیناری دەبەخشی یەک هەزاریەکی دەبەخشی ئەتۆ نیەتت باشە نیەتت بۆ خوایە لەوانەی ئیتۆ ببێتە یەک بە 100 یەکێککە لەوانە یەک بە 200 بێ یەکێککە نێتەکەی چاترە لەوانە یەک بە 500 بێ یەکێککە نێتەکەی لە ئێمە لەوانەیە چاکتریش ببێتە یەک بە 600ش بۆیە خوای گەورە لە بەرامبەر چاکای کەسە ئیماندارەکاندا نیظامی فەضل بەکاردێنێ ها وایە خوای گەورە نیظامی فەضل چەند ئەوەندە چاکە یەک بە چەندە لای کەمی یەک بەدا هەندێک جار دەبێتە یەک بە 100 هەندێک جار دەبێتە یەک بە 600 هەندێک جار يضاعف أضعافا كثيرة هندك جار حوصتكش چەند ئەوەندە چەند قات لێ دەکا و هەندێک چاکەش هەنە بۆ معلوماتان طبعا هیچ ڕقەمێکی دنیای نایخوێنێتەوە ها هیچ ڕقەمێکی دنیای نایخوێنێتەوە ها خوای گەورە باسی سابیرەکان دەکا دەفەرمێت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ها بەبێ ژمارە کەسێک ئارامگر بێت طبعا لە کاتی موسیبەت و ناخۆشیدا یان ئەوەی ڕۆژووی بە نمونە ها خوا دەفەرمێ هەموو کردەوەیەکی ئینسان بۆ خۆیەتی تەنها ڕۆژوو بۆ منە ئەمنیش دەزانم پاداشتەکەی چۆن بدەمەوە بۆیە دەفەرمێت من ذا الذي يقرض الله قرضا حسنا چێیە ئەو کەسەی کە ئامادەیە قەرز بدا بەخوا یعنی ماڵی خۆی ببەخشێ لە پێناوی خوادا طبعا ئەو معنایەکەیتی واضحە بە دڵسۆزی و بە ئیخلاسی بەڵام قەرضا حەسەنە بە بەخشینێکی جوان فەیضاعفەه له تا خوا بۆی چەند ئەوەندە لێ بکاتەوە بأضعافا كثيرة بچەندان ئەوەندەی زۆر والله يقبض ويبسط جاء آياتا أو لقتي هم هرشية همش مجدية ها بۆ کەسێک کە ڕەزیلە طبعا هەڕەشەیە والله يقبض خوای گەورە دەتوانێت لێت بستێنێتەوە وایە ئەگەر هەتە و نایبەخشی شکری خوای لەسەر ناکەی خوای گەورە دەتوانێت ئەوەی هەتە لێت بستێنێتەوە وایە وەیە بسووت وەخوای گەورەش دەیدا و دەستی دەکاتەوە و بە ئینسانی دەبەخشێ ئەوەش مژدەیە طبعا ئەگەر کەسێکی فەقیر بە نمونە حەزی لە بەخشین بێ وایە نێتی بەخشینی هەبێ با نەشی بەخشی بێ بەڵام بەمەرجێک لەگەڵ نێتەکەی ڕاستکە خوای گەورە بەپێی نێتەکەی بۆی دەنووسێ بۆیە والله يقبض ويبسط خوای گەورە دەگرێتەوە ئەگەر بیەوێ لە ئینسان ويبسط وهروە فراوانشی دەکات ڕزق و ڕۆزی و سەروەت و سامان و شتە دنیاییەکان بۆ هەر کەسێک کە بیەوێ بەڵام لە نەتیجەدا وإليه ترجعون هەر بۆ لای خوا هەر هەمووتان دەگەڕێندرێنەوە صلى الله على سيدنا محمد